کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر خاڵی ناکۆکی نێوان حزب و لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە تایبەت یەکێتی و پارتی بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک و دانانی کەسێک بۆ پۆستی پارێزگاری کەرکووک و دەستپێکردنی کۆبنەوەکانی ئەندامانی ئەنجوومەنی پارێزگای کەرکووک دانانی کەسێک بۆ پۆستی پارێزگای کەرکووک و دەستپێکردنی کۆبنەوەکانی ئەنجوومەنی پارێزگای کەرکووک چەندەوا دەکات کێشەی کەرکووک و ناوچە کوردستانیەکان چارەسەر ببێت ئایا گەڕانەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ ئەو ناوچانەوا دەکات دۆخی کەرکووک و ناوچەکان ئاسایی ببێتەوە یان دانانی کەسێک بۆ پۆستی پارێزگای کەرکووک و دەستپێکردنەوەی کۆبنەوەکانی ئەنجوومەنی پارێزگای کەرکووک لەگەڵمان بن. ئەمە وەکو پەیامێکی هاوڵاتیەکی خەڵکی کەرکووک من داواکەم لە سەرکردەکانی کورد بە پارتی بە یەکێتی بە گۆڕان بە هەموو حزبەکان داوایان لێ یەکەم هاوڕێکی بە تەواوەتی و دڵسۆزانە لە خەڵکی کەرکووک بدەنەوە لەبارەی بەڕاستی خەڵکی کەرکووک زۆر تووشی نەهابەت تووشی کێشە تووشی نەبوونی تووشی گەنجەکانمان ئێستا لە شارەکەی ئەوەتا هەر هەمویان بێکارن وەزعی بێکاری لەناو شاری کەرکووکە بەڕاستی زۆر بووە کاراکردنی ئەنجوومەنی محافەزەی کەرکووک زۆر گرنگە لە ڕووی دەسەڵاتی سیاسی لە ڕووی دەسەڵاتی کارگێڕی زۆر گرنگە لە بەرەوەی کەرکووک ئێستا کۆمەڵی خزمەتگوزاری تیان نەکراوە یا تیا کراوە یا ئێستا هەمووی وا بەسەر ئەچێ و ئەو پرۆژانی کە کراوە هەر هەمووی دووبارە لەناو ئەچێتەوە. ڕێکەوتن یەکێتی و پارتی ئەوێتە دەرمانێکی برینێک کە چاکێکاتەوە ئەگە خواکەوان ڕێگەکەون دەست بە ملێکەکەن ئێستا بۆ ئەم زروفە حتا محافزێکی کوردیش دانن بۆ ئەم محافزەیە ئیسفادەی نییە لەبەر ئەوەی سوڵتەکە ها بەدەست حکمی بەغاوە. کارەکردنەوەی ئەنجوومەنی پارێزگا زۆر مهمە زۆر شتێکی ڕێکە بۆ ئەم شارە هەتا ئەنجوومەنی پارێزگا کارە نەکرێتەوە کەرکووک هەروە ئفری جەبێ و ئەکەوێ کەی ئەنجوومەنی پارێزگا کارە کرایەوە کەوتەوە کار کرد کەوتەوە سەر سکەی خۆی هەموو کارەکان دەوەدای خۆیان هێواشەش باشە بێ. پارێزگارێکی کوردیشدا بنرێ بۆ ئەم شارە بەڕای من نەجمەدین کەریم یەکەم پارێزگا بوو بۆ ئەم بۆش ئەم شارە لە نەتەوەی عارب توروکمان مەسیحی ئاشووری یەزیدی سریان کاکەی شەباک هەموو نەتەوەکان هەموو پێکاتەکان هەمووی لە خۆیە ڕازی کردبوو ئێستش پارتی و یەکێتی ئەبێ ڕێکەون لە بەغدا لە هەرێمی کوردستان لە کەرکووک تقریبا 4 مانگار کۆبینەوە تکام وایە هەچی حزبی کوردستانی ڕێکەون بەس هەتاکەی ئێمە لە شاری کەرکووکین داڕزای کوردی کەرکووک داڕزا حەج شعبی تێ جێش تێ شوتێن اتحادی تێ هەچی تێ بەجیان کەرکووک بەس هەبا ڕێکەون محافزێکی کوردانە لە کەرکووک نەجاتمان بێ هەتاکە ئێم نەهامەتیە هەتاکە ئێم عەزابە تکام وایە لە حزبە کوردستانەکان هەر هەمویان ڕێکەون بە یەک دەست هەتا کەرکووک ئاوا بێ ئەمان نییە ئللا گەرێباری کەرکووک جێشی تێ نەمێنێ عەسکەری تێ نەمێنێ حەج شعبی تێ نەمێنێ تا ئێستا نزگەی 20 پۆست و بەرەوبەرەتەکانی شارەکە لا دراوە هەمووی لە پۆستەکانی عارب و تورکمان دانراوە ئەمەش بەڕاستی شەرمەزاریە بە تایبەتی بووە هەموو لایەنەکان ئینشەڵڵا هیوادارم هەموو یەک بگرن و بێنەوە بۆ شارەکەیان پارێزگارێک کەرکووکمان شەوێ وەک دکتۆر نەجمەدین بەڕاستی بەرامبەر بەغدا توانی ئەو ئیشانەی خۆی بکە و یعنی وەکی سەر ڕاکەنجبووری هەر ڕۆژی شتێ دەرەکە زت بە تایبەتی زدی کورد لەم شارە هیوادارم هەموویان یەک بگرن و بەڕاستی برایانی پارتی و برایانی یەکێتی و هەمووی لایەک ئێمە هیوادارین هەموو کەس بۆ ماڵی کورد یەک بگرێت. تاوەکو ئێستا یەکێتی ڕازی نییە لەسەر داواکارێکی ئێوە کە دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە اینجا پارێزگارێک دەستنیشان بکرێت. باش ئەلتەرناتیڤ چییە؟ پێشنیازی تازە چییە؟ خودی ئەمە پێشنیازەکانمان زۆر خستوەتە ڕوو چەندین پێشنیازمان خست و یەکێکە لەوانە با کۆ ببینەوە بەلای کەمەوە حاڵەتێکی معنەوی دروست دەبێت
ئەو بەستەڵەکە ئەشکێت و لە دەرەوەی دستی برایەتیش هەستەکە کە لستی برایەتی یەکگرتووە ئەو کاتە کارەکە ئاسانترێت بێتەوە بۆ ئەو مەسەلەیە. دوای مەسلەی ئەنتەرناتیڤ بۆ ئەم کێشانە ئێمە ئەزانین کەرکووک ئێستا مەرکەزیەن حکم ئەکرێت دەستور ئەڵێت ئیدارەیەکی لا مەرکەزیە کەواتە ئێمە با شەڕی دەستوریەکە بکەین ئەنجوومەنی پارێزگا بێن کۆ ببینەوە شەڕە دەستوریەکە بکەین لە محکەمەی اتحادی. ئەنی پێتان وایە کۆبوونەوەی ئەنجوومەنی پارێزگا هەنگاوێکی زۆر جدیە بۆ چارەسەری دۆخەکە. بەڵێ کە بووە وەزعەکە گەیشتە ئەوەی کە حاڵەتێکی دەستوری وەربگرێ ئەو کات ئێمە ئەتوانین بڕێنەوە ناو کەرکووک لەوێ کۆبوونەوەکان بکەین و هەڵبژاردنێک بکەین بۆ سەرۆکی ئەنجوومەن بۆ مدەرای عامین بەڕێوەبەری گشتی و بۆ محافظ بۆ ئەنجوومەنی قەزا و ناحیەکان بۆ قائیم قام و مدەرای ناحیە و ئەمانە بێت تەرتیب بکەین. خەڵک دەوێت بزانێ بەرچاوڕۆنی وەربگرێ خەڵک یعنی یەکێتی دەڵێ من براوەی هەڵبژاردنەکانم لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراق وە زۆرترین کورسیم هەیە و پارتیش دەڵێ و مافی یەکێتی یعنی یەکێتی لە کەرکووک زۆری نییە بۆچی ئێوە ڕازینین پۆستی پارێزگار بە یەکێتی بدەنەوە ئەو کێشەیە چارەسەر بکەن. گەورەترین مشکلە ئەوەیە ئەم زۆرینەی ئەنجوومەنی پارێزگار نییە کۆبوونەوەی ئەنجوومەنی پارێزگار نییە هەچ کەس و واجبی خۆی هەیە ینی گومانتان لەوە هەیە گە هەڵبژاردننی ئەنجوومەنی پارێزگا بکرێت ئەو کاتە ئەنجوومەنی پارێزگا زۆرینە یەکێتی بوو بەسەر و بەسەر چاو بێ ئەوەی اتفاق بکرێ حەق مافی خۆیان و مافە دەستوریەکانی خۆیان جێبەجێەکەن بەڵام هەڵبژاردننی پەرلەمان واجبێکی تریە ئەگەر بێت و واجبی پارێزگای ببایە با بڕۆن کەوایە گومانتان لەوە هەیە لە زۆرینەی یەکێتی هەیە لە نێو ئەنجوومەنی پارێزگا لە داهاتوودا بەدەستی بهێنن ئەگەر بهێنن با بفەرمونون ئەگەر نەیهێنن ئەبێت تەوافق بکرێ وەکو ئێستا کە حاڵی حاضر کە چۆن ئێمە داوای تەوافقەکەین لەگەڵدا ناخ بە شێوەیە ئێمە پارێزگا هەتاکو ئێستاکە بەدەستێکێتیەوە بۆ حاڵی کەرکووک وایە ئەبێت چی بکەن و دوای ئێمە هەر پارێزگای يعني بەڕاستی یەکێتی وای لە هاتووەوە ئەزانم محافظ ئەندام کۆمیتەیەکە لێرە لایەدا و یەکێکی تردانێ ئەمە وا نابێت کاکەجان ینی دەبێت ڕەزامەندی حزبەکان بەڵێ ینی ئەو بە هەوەش خۆی بڵێ وەڵام من ئەمە محافظ نیەوە محافظە ئەخەوە ناکرێ خۆ ئەندام کۆمیتە نییە کاکە لە بەڵام خەریکە ئەو کێشەیە ینی کاریگەری لەسەر دۆخی هەرێمی کوردستانیشی لێ دەکەوێتەوە فەرموو ئێستا یەکێتی بایکۆتی هەڵبژاردننی دانیشتنی پەرلەمانی کوردستان دەکات سەقفی داواکاریەکانیشی بۆ بەشداریکردنی بەرز کردوێتەوە. من بەش بە حاڵی خۆم کەرکووک بەهانەیەکە بۆ ڕێگری لە دانانی حکوومەت ینی بیانوو بۆ بیانووە و سەد ئەگەر بیانوو نەبووایە بیانوتایە هەڵبژاردن ئەسڵەن نەکرایە با بێن کەرکووک چارەسەر بکەین دوای هەڵبژاردن بکرێت ئەوان هەڵبژاردنەکەن نەتیجە وەرەگرن هەڵبژاردننی ئەم ئەکەن دوای دێن ئەڵەن ئێمە بەڵام بەرژەوەندی یەکێتی لە هێنانەوەی بیانوویەک دروستکردنی گرفت لە بەردەم پێکهێنانی حکوومەت چ قازانجێک بە یەکێتی دەگەین هیچ کاتێ من نەمبینیوە پرۆژەیەکی یەکێتی پرۆژەیەکی یەکدەنگی بێت بەرەو ئاشبوونەوەیەک بێت بەرەو یەک ڕیزی بێت هەر دەم پرۆژەکانی تێکدان بووە لە دانانی سەرۆکی کۆماری عێراق لە مەسەلەی کەرکووک لە ئێستاکە شتانە دروست دەکات ئەمانە هەمووی بڵێن من ئەتوانم هینێکی سیاسی بڵێم بڵێن فەرەزەیەکی سیاسی ئەم فەرەزەیە سیاسیە ئەڵێ سیاسەتی ناوخۆ تەوجیهی سیاسەتی دەرەوەکە چونکە لە ناوخۆیان ئەم جێژاوەیە هەیە ئەم جێژاوە لە سیاسەتی دەرەوەشانە ینی پێ دوای ڕنگدانەوەی کێشەی ناو بەڵام ئەوان دەڵم کێشەمان نییە هەمومان یەک هەڵوێستین هەمومان بە یەکەوە بڕیار دەدەین وەڵڵاهی وترەوە ئەوان شتێکە لەن و واقعکە شتێک سەبارەت بە بەرژەوەندی خەڵکی کوردستان و بە بەرژەوەندی خەڵکی کوردستان کە دەڵێم بێگومان کەرکووکیش هەر لە چوارچەوەی هەرێمی کوردستان من هەژماری دەکەم ینی ئەو ناکۆکەی لە نێوان پارتی و یەکێتیە ینی بەرەو چێمان دەبات بەرژەوەندی خەڵکی کوردستان
لە چێوەی ئەو ناکۆکییانێ خودی ئەگەر یەکێک ڕەچاوی بەرژەوەندی بکە بێت جارێ حکوومەتێکدانێت دەمسپیەک بۆ خۆی دابنێت بۆ ئەوەی بەرژەوەندیەکانیان دابین بکرێت خلافەکە بڕاتە ناو حکوومەتە ئەلەیانە جێبەجێ بکەن بەڵام حکوومەتێک ئەگەر یەکێتی تێیدا بەشدار نەبێت حکوومەتێکی سەرکەوتوو دەبێت من بەش بە حاڵی خۆم معادلەیەکی سەخیفە ئەگەر بێت و بڵێن ئێمە بێ یەکێتی حکومڕانی کوردستان ناکەن خەڵکی کوردستان خەڵکی قارەبانی تا لێهاتووی تا ئەتوانێت ئیدارێ بدا بەڵام ئەگەر یەکێک ببێتە معارف بەسەر سەر و بەسەر چاو باش بێت بەسەر سەر و بەسەر چاو لێرە دەرەکەوێت ئەگەر بێت و ئیدارە بەبێ یەکێکیان باش دەرەکەوێت و جاشش دەرەکەوێت پێ دوایە داواکاریەکانی ئەوان ڕنگدانەوەشی دەبێت لە چارەسەرکردنی کێشەی کەرکووک کاردانەوەی دەبێت هەژماری کورسی تریان کردو هەژماری دەنگەکانی خۆیان کردو کە زیادی کردووە تاکو سەقفی بەرزەوەکان ئەو دەڵێ من بەو مەرجانە بەشداری لە حکوومەت دەکەم ئەگەر نە بەشدار نابێت بەشدار نابێ با حکوومەتە بێ یەکێتی بێ دەبکرێ ئەو معادلێ بشکێنین با نەترسین کام لا نەترسی حکوومە ئەوەی حکوومەت دامەگرێنە مەبەستن لە پارتیە لە پارتی و بچوتنەوەی گۆڕان و ئەوانە با نەترسن ئەو معادلێ بەبێ یەکێتی بەڵام ئەمە قازانجی خەڵکی کوردستانی ئەگەر قازانجی خەڵکی کوردستان حکوومەتەکە ئەساسە ئێوە پێکێنانی حکوومەت لە پێشەوەی پۆستی پارێزگاری کەرکووک بەڵێ حکوومەتدانان بەرژەوەندی خەڵکی تیادابی نەکرێت بەڵام مەترسی ئەوە نییە بەغدا تەدەخل کە ئێران تەدەخل کە وڵاتانی هەرێمی ناوچەکە تا ئێستاکە دەدەخلیان کردووە قسووریشان نەکردووە و قسووریش ناکرد بابزانین پۆستی پارێزگار ئەگەر پشکی پارتی بێت یان یەکێتی بێت یان کەسێکی بێلایەن بێت بەڕاست کێشەی کەرکووک بە یەکجاری چارەسەر دەکات خۆی لە ئەساسە کێشەی کەرکووک کێشەیەکی ئاڵازە پارێزگار یەکێکە لە کێشەکانی ئێستای کەرکووک هەموو کێشەکە نییە و دەمەوێت ڕاشکاویش بن و پێشم وایە پارتی یەکێتی دەبێت ڕاشکاو بن لەگەڵ یەک بۆ کێشەی چارەسەر بێت پارێزگاری کەرکووکیش یەکێ لە کێشەکانی ئێستای پارتی یەکێتیە کۆی کێشەکان نییە ینی پۆستی پارێزگار تەنانەت کێشەیە ئەزانی پۆستی پارێزایی لەبەرەوەی کەرکووک مەسەلەیەکی گرنگی نەتەوایەتیە ئێستا کەرکووک کراوەتە واجهەی کێشەکان وەکو ڕووپۆشی کێشەکانی تر بۆ سەرنجڕاکێشان بەڵام ئەساسی کێشەکەی نێوان پارتی یەکێتی تەنها پۆستی پارێزگار نییە بۆ بە دانانی پارێزگاری کەرکووکیش کێشەکان چارەسەر نابێت نابێت مەڵە بەدڵنیایی ئەسڵی کێشەکە چی؟ وەڵام من پێم وایە یەکێ لە هەرە عاملەکان ناکۆچی نێوان ئێران و ئەمریکایە ئێران و ئەمریکا پێم وایە ئێران چاوەڕێەوە کە بزانانی هەڵوێستی ئەمریکا دەگاتە شۆ لەگەڵ حەشدی شعبی لە عێراق بۆ وەک چاوەڕوانەکرێت لە مانگی نیسانی داهاتوو قۆناغێکی تری ئاڵۆقەکانی ئەمریکا لەسەر ئێران جێبەجێ بکرێت قەناعەتم وایە ئێران ڕەنگە ڕۆڵێکی گەورەی هەبێت لەوەی دۆخە و خۆی بمێنێتەوە تاوەکو مانگی چواری داهاتوو باش دەتوانین بڵێن دواکەوتنی پێکهێنانی حکوومەت و پاشەکشەی یەشێتی لە بەشداریکردن لە کابینە و دانیشتنی پەرلەمانی کوردستان ئەمە پەیوەندیدار بێت بەو ڕکابەرینە نێوان ئەمریکا و من ناڵێم یعنی یەکێتی بۆ هۆی و پاشەکشەی کردەوە من ئەڵێم کێشەکانی کوردستان بەشێکی پێم وایە پەیوەندی بێت ناکۆچی نێوان ئەمریکا و ئێرانمە و بەشێکی ئەمە بەسەراحەت بڵێن پەیوەندی بە پۆستی سەر و کۆمارەوە هەیە هەموو خلافی کە دروست بوو و هەم ئەو ئەتراف نەکردنەی ئێستای پارتی بە پۆستی سەر و کۆمار ئەمەش یەکێتر لە کێشەکانە کێشەیەکی شانەیە کە کێشەی پارێزگاری کەرکووکە و ئەوەی کەرکووک بەلای منەوە لە هەمووی گرنگترە کە چارەسەر بکرێت کێشەکانی تر ڕەنگە بۆ کاتی تریش بێ بتوانێت دوا بخرێ یا بە جۆرێکی تر مامەڵی لەگەڵ بکرێت بەڵام کەرکووک لەبەرەوەی ئێمە لە بەردەم پرۆسەیەکەین پاش 6 مانگی تر هەڵبژاردننی ئەنجوومەنی پارێزگاکرێت و ئەم دۆخە خراپەی ئێستای کەرکووک ئەگەر کورد خۆی بۆ ئامادە نەکاوە نەی گۆڕین لە هەڵبژاردنە ئەمە ئەچەسپێەوە دەبێتە واقعی ئیدارەی داهاتووی کەرکووک بۆی ئەمە ڕوونەدا بەڕای من گرنگە پارێزگار دابنرێت ئەو قسەیش کە ئێستا ئەو ترێ لە میدیاکانەوە لە نێوان پارتی یەکێتی کە وایە تێڕوانینێک هەیە پارتی ئەڵێ با کەرکووک ئاسایی بێت اینجا پارێزگار دابنرێت یەکێتیش پێ پارێزگار دابنرێت دوای هەوڵی ئاسایکردن من پێم وایە دوو پرۆسەیەش هەرچێت پەیوەندی بێکەوە دانانی پارێزگار خۆی لە خۆیدا هەنگاوێکە بۆ ئاسایکردنەوەی کەرکووک چکە پارێزگار بەدەسەڵاتە بێنە کەرکووک و سەرۆکی یەکەی ئیداری و سەرۆکی دۆخی ئەمنی شارەکەشە بێ من پێم وایە ئیدانانی پارێزگار گرنگە بەڵام چۆن پارتی یەکێتی ڕێکەکەون لەسەر ئەمە من ینی پێشنیارێکم بۆ هەردوو لایەن کە تۆزە ڕاشکاوتر بن ینی ئێستا لە بەغدا پارتی
پۆستی دووەزیری هەیە کە یەکیان سفەتی جێگری سەر وەزیرانە، یەکێتی سەر کۆماری هەیە و بە ئیستیحاقی خۆی زانێ وەزیرێکی تر وەرگێ لە کوردستان ئێستاوە تا لە نێوان ئەم دوو سێ پۆستەی هەیە تا ئەندازەیەک هەردوو لە ئەوێ جۆرە هاوسەنگی دەستەبەر بێ. پێم باشە بۆ کەرکووکی هەردوو لە بیر لەمە بکەن شەرم لە یەکتری نەبێ. پێشنیازەکان چۆن بیانی ئەگە پێشنیازێکی مامناوەند بخەینە ڕوو ئەبێ بەڕێی من خۆزگایەکێتی خۆی مبادر بۆیە لە کەرکووک بۆی کە داوای پۆستی پارێزگارەکە لە بەرامبەر ئەمە چیە بەخشێ بە پارتی بۆی پارتیش بچێتەوە بۆ کەرکووک چکە دەرکەوت هەموو ڕێگاکان تاقی کرانەوە بەبێ ئەوەی کە پارتی نایەتەوە بۆ کەرکووک نەمانتوانی پارێزگار دابنین لە کەرکووک ێکەواتە مادام پێیوەستە بۆی پارتی بێتەوە دەبێ شتێک بکەین بۆی پارتی بێتەوە هەم بەرەگەکانیان کە تا ئێستا بەشێکی سوپایتی حەقوایە زوولا ببرێ و دووش یەکێتی مبادر بێ لەوەی پۆست بدا بە پارتی بۆی کە ئەو میلەیدا دروست بێتەوە گەر نهاتەوە کاتە لۆمەی پارتی زیاترێت بۆی کە تۆ بۆ پۆستانیش هەر نایێتەوە بۆ کەرکووک کەواتە بایەخ بە کەرکووک باشە یەکێتی چ کارتێکی لەبەردەستدایە تاوەکو پارتی ڕازی بکاتن بۆ یشتی دەتوانێت پێشنیار بکات لەوەی کە ئەگە خۆی پارێزگار وەرگێ سەرۆکی ئەنجوومەن بدا بە پارتی بۆ نمونە لە کەرکووک یالانیکەم بەڕێوەبەری پۆلیس بدا بە پارتی بۆی پارتیش جۆرێک شعور بە هاوسەنگی بکەیان هەست بە ئەمان بکات لە کەرکووک کەوایە گرفتەکە تەنیا پەیوەندیدار نییە بە هەڵوێستی یەک لایەن هەردوو لە تەرەفدارنەوەی هەردوو لا دەبێ هەنگاو بنێن بۆ چارەسەر ئەگەر یەک لاش تەرەفی کێشەکە بێ بەڵام من پێم وایە دەبێت بە هەنگاوی مرونەتی هەردوو لا چارەسەر باش گوتەبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان وتاری هەبوو دەڵێ ئێمە سەقفی داواکاریەکانمان بۆ دانوستان لەگەڵ پارتی سەبارەت بە پرسەکان بەرزی دەکەینەوە پێ دوای داهاتوو چۆن دەبێت خۆی واقعەیەکی تاڵە کوردستان بەڕاستی کە کامەران یعنی کوردستان نەوە تا بە پرۆسی دیموکراسی بەڕێوە بچێ و نەوە تاش بە یەکجاری ڕێکەوە بە اتفاقی سیاسی و یەک جاڵبژاردن لە کورسانە نەمێنێ وەکو سەردەمی بەرەی کورسانی چۆن لە نێوان خۆیان ئاسازیان بسازن گرفتەکەەوەیە بێ تەوازنێک لە نێوان ئەم دوو هاوکێشەی بدۆزیتەوە هەم ڕەچاوی هەڵبژاردنیش پێی وەکو دەرەنجامی هەڵبژاردن و هێزەکانی براوی انتخابات و هەم ئەو واقعش لە بەرچاو بگری کە پێویستە پارتیویەتی پێکەوە من پێم وایە هیچ ڕێگەیەک لە بەردەممانە نییە جگە لە ڕێکەوتن دەبێت ڕێکەوێت بەڵام چۆن و لەسەر چی ڕێکەوێن ئەمە قابل بە گفتوگۆیە ڕەنگە ئەوەی کە باسەگرێ بەشێکی پەیوەندی بەوە بێ کە پارتی کۆبنەوەی پەرلەمانی گرێدا و سەرۆکی پەرلەمانی دانا بەبێ بەشداری یەکێتی ڕەنگە ئەوە یەکێتی هان بدا بەرەوەی کە ئیتر ئەو پۆستێ بۆ نمونە نەوێتەوە یا لە بەدیلیەوە ڕەنگەدا پۆستی تر بکە بۆی جۆرە احساسی بۆ دروست بێ کە هاوسەنگی هەیە لە کورسانیش باشە بەڵام ئەوەی کە دەبیندرێ ئێستا کە یەکێتی دەڵێ سەقفی داواکاریەکانمان زیاد دەکەین ئەگەر حسابی کورسی یەکێتی بکەیت و سەقفی داواکاریەکانی یەکێتی بکەیت بە شێوەیەک لە شێوەکان ینی حسابێک بۆ دەرەنجامی هەڵبژاردن ناکرێت پێ دوایە پرۆسی دیموکراسی کەوتۆتە ینی مەترسیەکەەوە جا خۆی گرفتەکە چیەکە کەمەرانانی هەندێک خەڵک ڕایان وا بوو دوای هەڵبژاردن بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە پارتی وشێتی ڕەچاوی جارێکیکە قۆناغی شەراکەتی ڕاستەقینە بکەنەوە بە 50 پارتی لە ڕێوە تاوانەمە ڕەت کردەوە لە میدیاکانەوە تا ئاستی جنابی سەرۆکی پارتیش جۆمان لێ بووکە ئەوەی ڕەت کردەوە بەڵام ئێستا لە واقعە ئەوەی کە هەیە گەر تەماشای هەموو هاوکێشە بکەیت لە 50 زیاترە یەکێتی سەر کۆماری هەیە لە بەغدا پارێزگاری کەرکووکیش تەوان استحقاقی یەکێتیە لە کوردستانیش کە ئێستا سەرۆکی پەرلەمانی ناوێت داوای سەرۆکی هەرێمەکە لە بەرامبەر ئەمە پارتی چی پۆستێکی بۆ ماوەتەوە سەرۆکی حکوومەت سەرۆکی پەرلەمانیش کە بە کاتی دایناوە و لە کەرکووکی هێشتا بڕیار نییە هیچیان بدرێتێن لەبەرەوە ئایا 50 وایە بۆ پارتیش باشتر نەبوو چکە لە واقع ئێستا هاوسەنگ نییە ئەوەی کە یەکێتی داوایەکە خۆ مەرج نییە هەمووی بۆ دەستە بەر بێت بەڵام لانی کەم داوایەکە بەڕێی من دەبێت تەوافەقکەن ینی ئەم خۆناغەوە گەشتبینی بگەنە ڕێکەوتن پاشەوەی یەکێتی باز لە هەڵوێستی تازەی دەکات و بە شێوەیەک لە شێوەکان وەکو باسی لێوە دەکرێت لە ڕووی یاساییەوە دەبێت لە ماوەی مانگێک حکوومەت پێک بێت ئەوە کاتێکە کەی سەرۆکی حکوومەت یان ڕاستپێردراوە بۆ سەرۆکی حکوومەت تەکلیف بکرێت بۆ پێکەنانی کابینە جارێ ئەو ڕ نەسپێردراوە ئەو زانیاریەی کە باسەکرێت ئەوە لەو ڕۆژەوە دەست پێکا کە کاک مەسرور تەکەوتە دەرفەت هەیە لەبەر دەرفەت لە پێش هەیە و هیچ ڕێگەیشی تریش نییە جگە لە ڕێکەوتن بەس من پێم وایە هەر وەختی دەوێت و مرونەتشی لە هەردوو لاوە دەبێت چارەسەری بەسەراحەت ئێڵم چارەسەری پۆستی سەر و کۆماریش پەیوەندیەکانی لەگەڵ پارتی بکرێ چارەسەری کێشەی کەرکووکیش بکرێ هاو کێشەی هەرێمی کوردستان سەبارەت بە ئێران لە چێوەی ئەم معادلە سیاسیەدا ئێران دۆستی هەردوو حیزبەکەیە تا ئەندازەیە ڕەنگە بڵێم ئەگەر بە یەک ئاستیش نەبێ بەڵام لە هەردوو لا زۆر نزیکە تەواصلی لەگەڵ هەردوو لایەن هەیە و ئەمریکاش تەوان پێم وایە ینی هەردوو لا دەستیان هەیە لەوەی ئەمریکا و ئێرانیش دەستیان هەیە لەوەی کە دۆخی هەرێمی کوردستان بەم شێوەی بیانەوە پێ دوایە ڕازی بن پێشمەرگە بگەڕێتەوە بە شێوەی جاران نەخێت
لە ماوەی ڕابردوودا خاڵی ناکۆک لە نێوان یەکێتی و پارتی کەرکووک بووە. لە پێشوودا کێشەی کەرکووک و ناوچە کوردستانیەکان لە نێوان هەولێر و بەغدا بوو، بەڵام ئێستا شۆڕ بۆتەوە بۆتە گرفتێکی گەورە لە نێوخۆی هەرێمی کوردستان. خوێندنەوەت لەسەر ئەم پرسەمە بۆچی وای لێ هاتووە؟ بەڵێ بەنای خۆی گەورە بە بڕۆ من پێشووتریش هەر ناکۆکی لە نێوان یەکێتی و پارتیا لەسەر چارەنووسی کەرکووکە بووە، بەڵام ئێستا زەقتر بووتەوە بۆ بە کێشەکە زەقتر بووتەوە. وەک شۆڕشی ئەیلول نەبوو، من پێم وایە شۆڕشی ئەیلول سەرکەوتوت بوو لە مامەڵەکەدن لەگەڵ دۆسیای کەرکووک و لە سەرکردایەتی سیاسی ئێستای کوردستان و بەتایبەتی سەرکردایەتی یەکێتی و پارتی لە کۆمەڵی ڕۆوە یەکە لە هۆکارەکانی ژەوە بووکە کورد بەیەک دەنگ قسەیەکە لەسەر مەسەلەی کەرکووک بەس ئەمە دیدی جیاوازمان هەیە. ئەتوانم بڵێم بۆچی کەرکووک وای لێ هاتووە لەبەرەوە ئێمە سەرڕاوی یەکێکمان دروشمی دڵی کوردستان و قودسی کوردستانمان هەڵگرتووە. من پێم وایە نەوەک دڵی کوردستان مامەڵەی کەلاکەڵە و نەوەک قودسی کوردستان واتەوە قەزەیەکی مەرکەزی مامەڵەی لەگەڵا نەکردووە و لەسەر زەوی بە ئەمری واقع وەک ئەوە مامەڵەی لەگەڵا نەکراوە. ئەگەر وا بووایە ئەبووە ئێمە چەند ساڵمان لەبەر دەسا بوو لە 2023 تاکو 2016 ئێمە ماتوانشتی زۆر بکەین بۆ کەرکووک. عێراق زۆر لاواز بوو، دەوڵەتی عێراق زۆر ڕووخا بوو، ئەوە لێپسراوی هاوبەشی یەکێتی و پارتە هیچیان نەکرد، هیچ شتێکی شانی باسییان نەکرد لە لاوازی عێراق بکەنەوە بە قازانجی عێراق. دووەم لەبەرەوە ئێمە استراتیژێکی یەکگرتوونەتەوەیمان بۆ کەرکووک نەبووە، یعنی دابش نەبووین بە دابشکراوی چوون بۆ کەرکووک وەش مامەڵەی کەرکووکمان وەکو شارێکی کوردستانی کردووە. منافەسەمان لەسەر کەرکووک کردووە چێ زێرۆنەیە، چێ کەمینەیە، چێ دەسەڵاتی زیاتر بێت، چی ئەوە زیاتر نابێت. دایم چاوێکمان لەسەرەوە بۆ چۆن من بلانی یەکتر بکەین لە ناو کەرکووکە، چۆن نەک ئەوەی کە چۆن مامەڵە بکەین لەگەڵ کەرکووکە، واتە کێشەیەکی کەرکووک نەبوونی تەوافقی کوردی بووە پێشەوەی نەبوونی تەوافقی کوردی ئاشووری تورکمانی عەرەب بووە. ئەم دابشبوونەی لە ناو بزوتنەوە نەتەواتی کوردیش لە شەستەکانەوە دروست تاکو ئێستا کە بە جانی تۆڵەکردنەوە مامەڵە لەگەڵ یەکاکە کە دەرفەت ئەقۆزەوە کە بۆ یەکتری لە مەڵاسایە کە ناتوانێت بچێتە سەر و ململانەکانەوە. ئەتوانم بڵێم هەموو ئەمانە هۆکاری بنەڕەتین ژێرخانن بۆ ئەوەی کە ئێمە ئێستا لە کەرکووکای بینین، ئەمە ئێستای بینن دەرهاویشتن، ئەوانە ژێرخارن پەیوەندی بە ذهنیەت، بە عەقڵیەت، بە ڕابردوو، بە تێگەیشتنی ئێمە بۆ مێژوو، بۆ کات، بۆ نەتەوایەتی و چۆنەتی مامەڵەکردنی لەگەڵ ئێمە و چۆنەتی سیاسەتکردنیش هەموو ئەمانە ژێرخانیان ئەم واقعان کە ئێستا لە کەرکووکە هەیە. باش، بەڵام یەکێتی دەڵێ بەستنەوەی کەرکووک و بەغدا بە پرسی پێکێنانی حکوومەت لە قازانجی خەڵکی کەرکووک. بە بڕوا من نابێت یەکێتی نیشتمانی کوردستان تەنها دیدگاکانی خۆی بسەپێنە چۆن خەڵکی تریش نابێت تەنها دیزگاکانی خۆی بسەپێنێ. حەقیقەتێکەیە یەکێتی غەڵەتی کردووە لە کەرکووک. یەکێتی هەڵەیەکی تاکتیکی کردووە بەڵام بووە بە هەڵەیەکی استراتیژی بۆی بەدەستی خۆی خستۆتە ناو زیندانێکەوە. پێویستی بە خەڵکی ترە ئیزنی با خۆراکی بۆ بێنێتە ناو زیندانەکەەوە یا دەرگای پەنجەرەی لێ بکاتەوە بۆی تۆزە هەوای پاکەڵبژێ. خۆگەر بە ناسروشتیش هەوڵدا زیندانەکە بشکێنێ ئەکەوێتە زیندانێکی خراپترەوە وێ بێ بە عەقڵانە هەوڵدا لەو زیندانە بێتە دەرەوە. یەکێتی هەموو شتێکی هەبوو لە کەرکووکە ئێستا زۆرینەی شتەکانی لەدەستداوە، بەڵام لە هەما هاتن. ئەبێ بگەڕێنەوە بۆ ئوسوڵەکان ئەسڵی داواکاری یەکێتی چیەکە ڕەوان، یعنی کاتێک کێشەیە قوڵە بێتەوە چۆن کێشەیە چارەسەرەکەی ئەبێ پەرتیکەی کێشەکە، ئەبێ تەفکیکیکەی، ئەبێ لێکی کەیتەوە، ئەبێ ئەو کێشەوە خۆی چارەسەرکی ئەو کێشەوە خۆی خۆگەر کێشەیە خۆی لە خۆی ئاڵۆز بوو کێشەیەکی تریشی بێتە پاکێجەکان دەبێت جیاواز بکرێت. بە بڕوای من ئەجا چۆن جیاواز بن و ڕەچاویشیان بکەین. یعنی بەسەرێکەوە ئەگەر ئێمە کێشەی پێکەنانی حکوومەت لە کوردستانە ئەم جارە خۆی قورسە، کێشەی کەرکووک قورستە، کێشەی بەغامان قورس کردووە. ئەم کێشانە ئەگەر تێکەڵ بێکەین قورس دەرەچێت، بەڵام ناکرێت بە تەواوەتیش لێکیان جاکەینەوە. ئەی چۆن ئەم کێشانە لێک جاکەینەوە و ئەم کێشانە ئەم ڕەچاویشیان بکەین کە بێ پەیوەندین بەیەکەوە. پێویستیمان بە یەکتر تێگەیشتن هەیە، پێویستیمان بە یەکتر دڵنیاکردنەوە هەیە، پێویستیم بەوە هەیە چوارچێوە هەبێ لەسەر لە چوارچێوەیە ڕێککەوین، پێوەەر هەبێ ئیشی پێ بکەین، ئاسۆیەک ڕوون بێ، لانی کەمی متمارش لە نێوان هێزەکانە هەبێ و گرنتی جێبەجێکردنی ڕێکەوتن نامەکانە بێ. بە بڕای من ئەمە ڕێگا واقعیەکەیە بۆ چارەسەری ئێستا مشکلەکانی کەرکووک. یەکێتی دەڵێ دەبێ لە سفرەوە لەگەڵ پارتی دەست بە گفتوگۆ بکەین بۆ چارەسەرکردنی کێشەکان. پێ دوایە ئەمە خاڵێکی ئیجابیە لە خزمەتی دۆخی ئێستای هەرێمی کوردستانیان دۆخەکە بەرەو قەیرانێکی سیاسی. من ئەبێ زیاتر گوێ لە یەکێتی بگرین، مەبەستیان چێ لە سفرەوە دەست پێ بکەینەوە؟ ئایا ئەگەر لە سفرەوە دەست پێ بکەینەوە مەبەستیانەوەیە کە دۆخەکە بەم جۆرە بەکراوی بمێنێتەوە؟ ئایا گەر دۆخەکە بەم جۆرە بەکراوی بمێنێتەوە لە قازانجی یەکێتی نیشتمانی کوردستانە پێش خەڵکی کوردستان؟ من پێم وایە کاردانەوەیە بەرامبەرەوەی کە بەرامبەر لایەنی بەرامبەر پارتی بێگومان نیوەی سیاسەتی کوردستان ئەگەر نەڵم بەشێکی زۆری کاردانەوەیە و کاردانەوەی لە دۆخی گرژی بیرکردنەوەیە کرێت. هەموو سیاسەت و بڕیارە لە دۆخی کاردانەوە و تۆڵەکردنەوە و گرژیا بکرێت،
هی دۆخی ئاسایی نییە لە دۆخی ئاسایە زەرری تیاکە لە دۆخی ئاسایە زەرری تیاە من پێم وایە بێم کاردانەوە لە هەردوو لاوە بوەستە لە هەموو لایەنەکەەوە بوەستێ تۆزی خۆمان هێوەرکەینەوە تۆز یەکتری دڵنیاکەینەوە لە چوارچێوەیەکە قسە بکەین کە بەرژەوەندی هەمومان پارێزراو بێ بەڵام بەرژەوەندی خەڵک بەداخەوە لانێکم بە نەزەریش با لەسەر و بەرزەندەکانەوە بێت چکم بە عملی هێشتا نەگەیشتنەوە خۆنەوە. زۆرینەی دانیشتوانی کەرکووک دیاریکردنی کەسێک بۆ پۆستی پارێزگار لە نێوان یەکێتی و پارتی کە ئێستا بۆتە کێشە پێیان وایە کێشەیەکی یەکجار بچووکە لە چاو ئەو هەموو کێشانەی کە ئێستا خەڵکی کەرکووک لە بەرامبەر ئیدارەی پارێزگای کەرکووک ڕوبەڕووی دەبنەوە. ئەوان داوا لە یەکێتی و پارتی دەکەن ئێستا داخوازی حزبیەکان و داواکاری حزبیەکانیان بەلاوە بنێن و خەم لە داواکاری و داخوازی ئەوان بگرن کە مەبەستیانە لە زووترین کات هەردوو لا ڕێک بکەون و چارەسەرێکی تەندروست بۆ گەڕانەوەی هێزەکانی پێشمەرگە و جارێکی دیکە بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لە کەرکووک و ناوچە کوردستانیەکان ببیننەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.